هەر لە یارەکانی هەفتەی سێمی خولیاوی کوردستان لە سەر یاریگای خۆیان ئەندرێن میوانداری زاخۆی کرد. یارەکە ساردێکی پێوە دیار بوو لە ڕووی ئاستەوە. یاریزانانی هەردوو لە کەمترین دەرفەتیان بۆ هێرشبەرەکانیان ڕەخسان. لە نێوان هێڵی سزای زاخۆ یاریزانێکی ئەندرێن کەوت، بەڵام ناوژیان ئاماژەی باڵتاوکردنی یارەکەدا. نیوەی یەکەم بە بێگۆڵ باکۆتا. لە نیوەی دووەمی یارەکەش هەمان سیناریۆی بەخۆبینەوە ڕێژەی دەرفەتەکانی یەکجار کەم بوو. یاریدەدەری ناوژیانیش هێرشێکی مەترسیداری زاخۆی بە بیانی ئۆفسایدەوە پوچەڵ کردەوە. یارەکە ژەر بە یەکسانی مایە و بە بێگۆڵ بە کۆتا. زاخۆ بۆ خاوەنی 4 خاڵ لە دوو یاری و لە خانی پێنجەمدایەوە. هەندرێنیش هەر سێ یارەکە یەکسان بوو و خاوەنی تەنها 3 خاڵە. ئەم هۆت بین vêrê bû sê xala rastiye ve zîbaeke yanî xida ronêrê me ser vê yariyê teknîka me çawabî belez dibînim yarî zanê me yanî net asê xwe dabîn rast e yariya ewlî gel pêşmerge Hewlêrê me asê gelek baş pêşkêş kir bes vê yariyê dibêjim yarî zane li asê xwe dabîn bes her çawabet yanî diyarîgeha Hundirîn da xalek bime baş bî. هێرشبەرەکان بەخۆمەوە یان یەکەم نەفەر لە خۆمەوە خراپین ینی سێ یاری ناتوانین هیچ دەست پێش خەریک بکەین گۆڵ بکەین. ینی ئێمە ئەبێ هەموو یارێ ئێمە فریاد ڕەسی هەندرێن بین، بەڵام نازانم سێ یاریە من لە خۆمەوە من زۆر خراپی هەریەکەم ینی نازانم فرسە بۆم ڕێک ناکەوی ئەگەر هەش بێ لەوانەیە خراپم عەلا کولی حال نەتیجەیەکی زۆر خراپە بۆ ئێمە لەبەرەوەی لەسەر یاریگای خۆمان یاریگای خۆت شوێنی کۆکردنەوەی خاڵە ینی ئەگەر نەتوانین لێرە خاڵ کۆکەیتەوە زەحمەتە لە دەرەوە دەرفەتیەوە تەبێ بتوانی بچیتە ڕیزبەندەکانی پێشەوە. بەهەرحاڵ یارەکە بۆ ئێمە زۆر خراپ بوو. ئەگەر بتوانین لە یارەکانی داهات و قەرەبووی بکەینەوە، ئەگەر نایە ماکەوینە کێشەوە.